بەڵێ زیاتر لە نیو سەدەیە بەسەر ڕووداوەکانی کۆشکی ڕەحابتێ ئەپەڕێت لەگەڵ ئەوەشدا شارەزایانی بواری سیاسی و سەربازی هەمیشە لە یادی 14 تەموزدا دەبنە دووبەرە، بەشێکیان بە کودەتای ناو دەبن و بەشێکی دیکەشیان بە شۆڕش ناوی دەبن. دەمانوێت زیاتر گفتوگۆ لەبارەی ئەو ڕووداوە مێژوویە بکەین کە وەرچەرخانێکی گەورەی لە عێراقدا دروست کرد لەگەڵ دکتۆر محەممەد کاکە سوور شارەزای مێژوو گفتوگۆ دەکەین لەم بارەوە. ئەم کاتتان باش سپاس بۆ جەنابەت. کاک محەممەد، هۆکارەکانی شۆڕشی 14 تەموز چی بوو؟ لە ڕاستیدا هۆکار زۆر بوون، هۆکاری ناوخۆ، هۆکاری دەرەشی. هۆکاری ناوخۆ لەوەی خەڵکی عێراق پێکاتەکانی عێراق زۆربەی ناڕازی بوون لەو سیستەمە سیاسی کە هەبوو و ئینگلیزەکان ئەو سیستەمە سیاسیان لە عێراق دروست کرده بوو. بۆ نمونە عەرەبەکان ناڕازی بوون بەوەی دەیانگوت ئینگلیزەکان لە پشت دروستکردنی کیانی ئیسرائیلن لە ساڵی 1948. کوردەکان ناڕازی بوون، دەیانگوت کورد ڕێگەی نەدراوە کیانی خۆی دروست بکە. ئاشوریەکان ناڕازی بوون لەبەر ئەوەی لە سیەکان کوشتارێکی زۆریان تێدا کرابوو. واتە دەتوانین بڵێن سەرجەم پێکاتەکانی عێراق ناڕازی بوون لەو سیستەمە سیاسی هەبوو و زۆربەی خەڵکی عێراق لە دەرەوەی شارەکان دەژیان جوتیار بوون. ئەو جوتیارانە لە بارودۆخێکی یەکجار خراپدا بوون، بۆیە زۆربەی خەڵکی عێراق کە لە دەرەوەی شارەکان بوون ناڕازی بوون لەبەر ئەوەی ژیانیان لە ڕووی ئابووری و کۆمەڵایەتی زۆر خراپ بوو. ئەوە لە ڕووی ناوخۆوە. لە ڕووی دەرەوەش لە میسر ساڵی 1952 کودەتایەکی ڕوویدا بوو کە ئەویش پێیگوترا شۆڕشی 23 یۆلیۆ لە 1952. عێراقیەکان چاویان لە میسریەکان کرد، یعنی هاوشێوەی میسریەکان هاتن کودەتایەکیان کرد لە ڕێی سوپاوە، بە هەمان شێوە ناویان لێنا شۆڕش. واتە دەتوانین بڵێن ئەوەی عێراق تا ڕادەیەک چاولێکەری ئەوە بوو کە لە میسردا ڕوویدا. لە هەمان کاتیشدا ئێمە راپۆرتێکمان هەیە لە وڵاتی میسر لە ساڵی 1947 مخابراتی ئەمریکی، دەستگای هەواڵگەری ئەمریکی پێشکەشی بە نیزامی پاشایەتی لە میسر کردووە. دەڵێ ناڕەزاییەکی زۆر هەیە لە میسر سەبارەت بە زەوی جوتیاران، زۆربەی جوتیاران لە زەوی بێبەشن. دەڵێ ئەگەر ڕژێمی پاشایەتی لە میسر چاکسازی نەکە ئەوە کودەتا لە وڵاتە ڕوودەدا. بێگومان ئەو چاکسازیە نەکرا لە میسر کودەتا ڕوویدا. لە عێراقیش هەمان شت هەبوو. باشە، هەر بۆیەش بوو کە لە ناو ئەو خۆپشاندانانی کە ئەنجامیان ئەدا وێنەی جەمال عەبدولناسریان هەڵدەگرت خەڵکی عێراق و تەنانەت شای ئێرانیش ئەو سەردەمە لە پێگەی خۆی دەترسا چووکە ئەو سیستەمە پاشایەتی و مەلیکی کە لە دەوروبەرە هەبوو ئەبووە هۆی مەترسیەک لەسەر ئەوانیش. دەمەوێت بزانم خۆ عێراق یەکەم جاری نەبوو کە بوون بە دەوڵەتێکی کۆماری بەرگوێ بکەوێت لە دوای ئەوەی کە داماڵڕا لە ئیمپراتۆریەتی عوسمانیەکان لە دوای کۆتایهاتنی جەنگی جیهانی یەکەم جارێکی دیکە ئەو پێشنیازە کراکە عێراق ببێ بە دەوڵەتێکی کۆماری لە مەلیکیەوە دەربچێت. ئایا ئەم پێشنیاری بە کۆماری بوونەی عێراق توانی عەبدولکەریم قاسم ببێت بە فریاد ڕەس ئەم کۆماریە کە ئەوان خەونیان پێوە ئەبینی دروستی بکات؟ خۆی پێشنیارەکە زۆر لاواز بوو، لەسەر ئاستی تاکە کەس بوو باسکردن لە ڕژێمی کۆماری لە سەرەتای بیستەکان و ئینگلیزەکان لەگەڵ ئەوە نەبوون. کەسێکە بوو ناوی تۆفیق الخالدی بوو و ئەوە دووریان خستەوە و ڕۆڵێکی نەبوو لە سیاست. بەڵام بە پراکتیزایی ئەوە بوو لە ساڵی 1958 ئەو ڕژێمە لە عێراق پەیڕەوکرا. بەڵام خاڵێکی زۆر گرنگەیە عەبدولکەریم قاسم خۆی نەبووە سەرۆ کۆمار لە عێراق. ڕاستە ڕژێمەکە بووە کۆماری، بەڵام ئەو ئەنجومەنێکی دانا بە ناوی ئەنجومەنی سەروەری بە عەرەبی مەجلیس سیادە. سێ کەس بوون، عەرەبێکی شیعە، عەرەبێکی سوننە و کوردێک. ئەوانە لە جێگای سەرۆک کۆمار بوون. عەبدولکەریم قاسم خۆی سەرۆک وەزیران بوو، وەزیری بەرگری بوو، کاروباری وڵاتی بەڕێوە دەبرد. بەڵام بۆچی گرفت دروست بوو؟ لەبەر ئەوەی عەبدولکەریم قاسم دەستی بە چاکسازی کرد. بەڵام هەموو چاکسازیەک خەڵکیشەیە ڕێگری لێ دەکات، چ لە ناوخۆ و چ لە دەرەوە. بۆ نمونە لە ناوخۆ گرنگترین چاکسازیەکانی بریتی بوو لە یاسای چاکسازی کشتتوکاڵی کە زەوی بەسەر زۆربەی جوتیاران دابش کرد و زەویەکی زۆری لە خاوەن مڵکەکان وەرگرتەوە، ینی ڕادەیەکی دیاریکراوی زەوی بۆ هێشتنەوە. ئەوەش ناڕزایی لێکەوتەوە. ئەو گرفتانە گرفتی ناوخۆیی بوون کە نەهێژ عێراق بگاتە سەردەمێکی زێڕین یا گرفتەکان گرفتی دەرەچیشە بوو. بۆ نمونە عەبدولکەریم قاسم لەگەڵ زۆربەی دەوڵەتەکانی دراوسێ و دەوڵەتە زلهێزەکانیش پەیوەندی باش نەبوو. بۆ نمونە ڕژێمی پاشایەتی کە لە ناوچوو ڕژێمی پاشایەتی لە عێراق ئامۆزای ڕژێمی پاشایەتی ئوردن بوون، بۆیە پەیوەندی لەگەڵ ئوردن زوو تێکچوو کە ڕژێمی کۆماری لە عێراق هاتە گۆڕێ
ترس لە سعودیا دروست بوو، ترس لە کوێت دروست بوو کە نظامی کوێت ڕاستە مەلەکی نەبوو، ئەمیری بوو، و ترس لە ئێران دروست بوو کە ڕژێمی شاهنشایی بوو، ئەو ڕژێمە بۆ ئێرانیش بگۆزرێتەوە. بۆیە ئەوانە هەموو دژایەتی عراقیان کرد. لەسەر ئاستی دەرەوەش یەک لەو چاکسازیانەی عەبدولکەریم قاسم کردی لە بواری نەفت بوو، پشتی عراقی لە کۆمپانیا نەفتەکان زیاد کرد، بۆیە گرفتی بۆ دروست بوو لەگەڵ کۆمپانیا نەفتەکان، لەگەڵ بەریتانیا، هەروها لەگەڵ ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا، چونکە لە سەردەمی یەکەمی قۆناغی فەرمانڕەوای عەبدولکەریم قاسمدا حیزبی شیوعی لە عێراق زۆر بەدەسەڵات بوو. ئەمریکیەکان ترسیان هەبوو لەوەی حیزبی شیوعی دەسەڵات بگرنە دەست لە عێراق و لەگەڵ یەکێتی سۆڤێت هاوپەیمانیەک دروست بکەن، بۆیە سیاسەتی ئەمریکی بریتی بوو لەوەی ڕێگری بکەن لەوەی حیزبی شیوعی بەهێزتر بی. تەنانەت لەگەڵ یەکێتی سۆڤێتیش 2 ساڵی یەکەمین عەبدولکەریم قاسم لەگەڵ یەکێتی سۆڤێت پەیوەندی باش بوو، تەنانەت لەگەڵ ئەوانیش پەیوەندی تێکچوو. لە ناوخۆشدا بێجگە لەو چاکسازیانەی کە گرفتی بۆ دروست بوو، ئەو هێزانەی لە عێراقدا هەبوون حیزبی شیوعی ڕێکپێکترین منەظەمترین حزب بوو، بەڵام قەومی عەرەبیەکان هەبوون، ئەوانە دژی عەبدولکەریم قاسم بوون. عەبدولکەریم قاسم سیاسەتەکەی بریتی بوو لەوەی گرنگی بە عێراق بدرێ بە پلەی یەکەم، بەڵام قەومیەکان دەیانگۆ ئێمە پێویستە گرنگی بە هەموو کێشە نەتەوەی عەرەبیەکان بدەین، وەکو مەسەلەی فەڵەستین و مەسەلەکانی دی، یعنی دوو ئاراستەی تەواو جیاواز بوون. بۆیە ئەوانە یعنی عەبدولکەریم قاسم لەگەڵ قەومی عەرەبیەکان ناکۆچی هەبوو، تەنانەت ویستیان بیکوژن، لەگەڵ کوردەکان دواتر شۆڕشی ئەیلول دروست دەبی ناکۆچی بوو، تەنانەت لەگەڵ حیزبی شیوعیش پەیوەندی تێکواتە لەگەڵ زۆربەی پێکاتەکانی عێراقیش پەیوەندی باش نەبوو. یەک خاڵی کۆتایی هەیە ئەگەر بوار هەبی، ئێمە لە سەدەی هەفتی زاینیەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ئاینی ئیسلام پەیدا دەبی، ئەوەی جوڵێنەری مێژووە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست، ئەو ناوچانەی کە ئاینی ئیسلامی تێدا گەیشتووە، سێ خاڵی سەرچینە: بنەماڵە و عەشیرەت، دواتریش لە سەدەی 20دا کە حیزب دروست دەبی، حیزبیش ڕۆڵی دەبی. بەڵام عەبدولکەریم قاسم خاڵی لاوازی ئەوە بوو بنەماڵەیەکی بەهێزی نەبوو و حیزبێکیش نەبوو دروستی بکایان حیزبەکە بیگەێنێتە دەسەڵات و جەماوەری لە دەور کۆ بکاتەوە، هەروەها نەبنەماڵە نەحیزب نەعەشیرەتێکیشیە بوو. ئەوانش هۆکار بوون بۆ ئەوەی دوای 5 ساڵ تقریباً دەسەڵاتەکەی کۆتایی پێبێنێت. و ئەمریکاش ڕۆڵی هەبوو لەبەر ئەوەی سیاسەتەکەی لەگەڵ سیاسەتی ئەمریکی نەدەگونجات، چونکە سیاسەتی ئەمریکی لەو قۆناغەدا ئێمە نابی لە بیرمامچی ئەوە دەکەوێتە قۆناغی شەڕی سارد، شەڕی بلۆچی ڕۆژهەڵات و ڕۆژئاوە، شەڕی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا و یەکێتی سۆڤێت. عێراقیش بووە گۆڕەپانی ئەو شەڕە، بۆیە خەڵکی عێراق خۆشی لە خۆی. بەڵێ، زۆر چاکە، سپاس دەکەین دکتۆر محەممەد کاکە سوور، شارەزای مێژوو لەگەڵمان بێت.